جێچینە جەم نوچەکانی NRT لە ئەسینا ڕەنج مستەفا هەر دەربارەی ڕەوشە پەنابەران بتایبەت ڕەوشە پەنابەرێن کورد ئایا ڕەوشەوان بە چ ئاوەیە گەلک پەنابەرانە بەرێخوا بتایبەت پەنابەرێن کورد بەرەخودەینە وڵاتێن ئەوروپا و گەلک پەنابەرێن کوردژی لە ئەسینا ماینە و لە یونانە ماینە ڕەنج نها ڕەوشە پەنابەران لە ئەسینا بە چ ئاوەیە بتایبەت پەنابەرێن کورد بەڵێ دەمەوێت دەستخۆشتان لێ بکەم و باسی کوردانی باشوو بکەم بەڕاستی ئێستا وەکو دەبینین زۆربەی ئەو کوردانەی کە بۆ ماوەی چەند ساڵەکە لێ دەبن بۆ 15 ساڵ دەبێت لێرەکانن پێشتر کارتێکی سێمانگان بۆ کراوە کارتێکی سێمان کاتێکی نیشتەجێبوون هەموو سێمانگێک جارێک بۆیان تەزە کراوەتەوە تاوەکو ماوەیەکی زۆرمانەوە لێرەکانە کارتێکی 2 ساڵان پێدراوە وەکو ئیقامە بۆی بتوانن پێوی دانیشن و لێرەکانە پێ بمێننەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا و کارتە 2 ساڵەی بۆیان تازە ناکرێتەوە جگە لەوەی کە مەسەلەن بۆ 2 ساڵ و کارتان دوای چاوەڕوانێکی زۆر ماوەیەکی زۆر کە چاوەڕێ بوون ئەو کارتیان پێدراوە لە دوای 2 ساڵەکەش بۆیان تازە ناکرێتەوە ئەوەش کێشەیەکی زۆرە بۆ دروست دەکات لەبەر ئەوەی ئەو کارتێکە وەریان گرتووە ڕەنج بۆ کارتە ئیقامێ بۆیان نهێتە نوکردن و تازەکردن بۆیان تازە ناکرێتەوە لەبەر ئەوەی پێیان گوتراوە ئەو کارت لەبەرەوەی ئێوە کەسانێکی سیاسی مین هاتوون لێرەکانە بمێننەوە چەند ساڵێکە دانیشتون لێرەکانە کارتی سێمانگەتان وەرگرت و هەموو سێمانگێک جارێک دوای 10 ساڵ بتان تازە کراوەتەوە ئێستا بۆیان کردوون بە کاتێکی 2 ساڵە لە هەمان کاتێک بۆیان تازە ناکرێتەوە کارتێکی سپیان دەدەنێت ئەو کارتە سپیا دەڵێن دەتوانن لەگەڵ پاسپۆرتی عێراقی پاسپۆرتی وڵاتەکەی خۆتان بتوان سەفەری پێ بکەن بەڵام زۆربەی ئەو کەسانەی کە لێرەکانە کوردەکان لێرەکانە بەهۆی هۆسۆکارێک بێ هۆکارێکی سیاسی بێ یان شەخصی بێ یان کۆمەڵایەتی بێ ئەوان ناوەکانی خۆیان گۆڕیوە بگرە بە منی شەو ناوەکانی خۆمان گۆڕیوە چکە لەبەرەوەی کێشەی سیاسی مەسەن کۆمەڵایەتیمان هەبووە ئەگەر ئێمەش بمانەوێت لە کوردستان داوای پاسپۆرتکەن لەسەر ناوە کێشەمان بۆ دروستدەی بۆمان دروست ناکەن بۆیە زۆربەی ئەو کوردانیەکانن لە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان داواکارن لە وەزارەتی پاسپۆرت کە بە هەر شێوەیەکی بپەنجەمۆر بێ یان بە هەر شێوەیەک یارمەتی ئەو کوردانە بدرێن لەبەرەوەی وەکو پێشتر باسم کرد بۆ 15 ساڵ 10 ساڵ دەبێت خەڵک لێرەکانی حەز دەکات بچێتەوە کوردستان حەز دەکات بچێتەوە بەڵام کە سوکاری دانیشێ بۆ ماوەیەک بێت لەوتی لە شەڕی بەعس بۆ پێشتر چه چرانویسێک جاوارێ وانە پەنابەران دیکات تەنها تاگەڕەکە چێرە لەبەر ئەوەی بۆ خۆشیان قسان لەگەم نەزەمەی یۆنان کردووە کە بە هەر شێوەیەک بتوانێت پاسپۆرتێکیان پێ بدرێ بەڵام پێیان گوتراوە لەگەڵ ئەو کارتە سپێکە پێتانە تەنها دەبێت لە وڵاتی خۆتان و پاسپۆرتان بۆ دروست بکرێت بەڵام ئەو کەوان کە باز دەکەن ئەو کوردانەی کە لەلای من باز دەکەن باسش کراوە ئەڵە چەند جارێک هەوڵمان داوە لەگەڵ سەفارەتی عێراقی لە وێنان یان خۆتان پەیوەندی بکەین بە کوردستان بە وەزارەتی پاسپۆرتی کوردستان کە بتوانن پاسپۆرتێکیان بۆ دروستکەن لەسەر ناوە بەڵام کێشیان بۆ دروست دەکەن بە هیچ شێوەیەکی دەڵێن لەبەر ئەوی ناوی ڕاستی خۆتان نییە تەئەکید نین ئێوە لە کوردی باشوور یان کوردی عێراقن بە هیچ شێوەیەکی پاسپۆرتیان بۆ دروست ناکەن ئەوانش داواکارن بە هەر شێوەیەکی لە وەزارەتی پاسپۆرت لە عێراق کە پاسپۆرتێکیان لەسەر ئەو ناوە دروستکەن چ بە پەنجەمۆر بێ یان بە هەچ هۆکارێک بێ بۆی بتوانن سەفەری پێ بکەن بەڵێ ڕەنج مستەفا ڕۆژمەڤان کۆپاوی کە ڕاستەخۆ لە ئەسینا مەڕەبوو زۆر سوپاس.